خۆشەویستان ئەچمان لای یەکەم تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان سبەینە ڕۆژی هەینی فێرگی سوولی فلامینگۆ هەژدەکی تاژن لە هۆڵی فێرگە 22 شاکارە ژەنن بێگومان قسە و باسەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز سامانکەری موزیسیان و وەرگێڕ کە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە. کاک سامان بەخێربێ. زۆر سپاس بێوەش. سەرەتا لە فێرگەکەەوە دەست پێ بکەین یان لەو چالاکی کە بۆ سبەینێ ئامادەتان کرد؟ ئەگەر بکرێ کورتێک لە فێرگەکە باس بکەم، هەڵبەتە ئەم ساڵ پێم وابێ دەهەمین ساڵی فێرگەکەمە. لە ماوەی ئەم دە ساڵە چی کراوە؟ زۆر شت کراوە، زۆر چالاکیمان پێشکەش کردووە لە سلێمانی. ئیتر لە 2 ساڵ ئەبێ فێرخوازەکانم پێگەیشتوون، هەر قۆناغی سەرەتایی مامناوەند، سەر و مامناوەند. هەڵبەتە ئێستا فێرخوازی پرۆفێشناڵم هەیە لە بواری فلامێنکۆدا کە گیتارە ژەنێ. ئەوەی کە لەم ماوەی دە ساڵە من و دیرێکی هاوسەرم خەریکی بوون سەرقاڵی بوون لە سلێمانی و لە فێرگەی سوولی فلامێنکۆ. هەڵبەتە ماندووکەر بوو، ماندووکەریشە زیاتر ماندووکەریش دەبێ چونکە تەلەبەکان پێگەیشتون، فێرخوازەکان پێگەیشتون. بەڵام جێی خۆشحاڵیە بۆ ئێمە کە سبەینێ 18 ژەنیاری فێرگەی سوولی فلامێنکۆ لە هەمان شوێنی خۆیان بەڵێ ئەو چالاکی پێشکەشەکەن. هەڵبەتە ئەو پارچانێک کە ئاژەنێ شاکاری جیهانین لە قەوسێکیشا هەفتەی داهاتوو کۆنسەرتێکمانە بێ لە سینەما سالم. بەنیازم وەرزان هەموو وەرزێک لێرە ئیتر نمایش لەو چالاکی سبەینێ. بەڵێ جیاوازە لەو چالەکەی، بەڵام لەگەڵ هەمان فێرخوازەکانین. هەڵبەتە سەما و گۆرانیشی لەگەڵایە. زۆر باشە. ئەو چەند ساڵی کە خۆت باسیەکەی ئێستا فێرخوازەکانت ئەتوانی بڵێ بە شێوازێکی پرۆفیشناڵ فێری گیتارژەنین بوون یاخود فێری ئەو ئامێرانە بوون، خۆتان ئەو چەند ساڵە بۆ خۆت دات نابوو کە لە ماوەی ئەوەندە ساڵە تۆ ئەتوانی ئەوەندە خوێندکار پێ بگەێنیت؟ ڕاستیەکەی گرنگەوەیە تۆ ڕۆژانە بژیت، ڕۆژانە ڕۆژەکە و بەکاربێنی، هەم ئەو ساتە بژیت هەم لەو ساتەشە لەو ڕۆژە ئەتەوێت چی بکەی بیکەی، دواتر خۆی ئەنجامەکە دروستە بێ. ئەمە لەلایەک وەک وەڵامی پرسیاری یەکەمی بەڕێزتان بڵێ ئێستا لە فێرگەی سوولی فلامێنکۆ ئاران فەرهاد هەڵبەتە ڕۆژی شەممە سەعات 7 هی ئێوارە لە گەلەری ئارام ڕێسیتالێک تاکژەنی ڕێسیتالێک پێشکەشەکە کە شاکارەکانی پاکۆ دروسیا و پاکۆ پێنا و یعنی بە باواتایەکی تر بڵێم بە شێوازێکی پرۆفێشناڵانە. یعنی ئەو فێرخوازانەی لە لای من پێ ئەگەن ئەچنە قۆناغی پرۆفێشناڵی لەسەر ئاستی کوردستان و عێراق نا، لەسەر ئاستی دەرەوە باستە پرۆفێشناڵیەکە. زۆر باشە. تەمەنەکانیان ئەبێت لە چەنابن بۆ ئەوەی کە پەیوەندی بکەن بە فێرگەکەی بەڕێستانە؟ بەگشتی لە تەمەنی 6 ساڵەوە من فێرخواز وەرەگرم تاکو 7 ساڵیش. زۆر باشە. لە ئەو تەمەنانی کە ئێستا ئیتر هەستەکەی پێگەشتون و بوون بە ژەنیارێکی پرۆفیشناڵ ئەوانە تەمەنیان چەنە؟ 23 24 17 18 ئەمانە ئیتر نەوەیەکی نوێی جوانن لە کوردستانە. پلانتان هەیە کە بەردەوام بن بەیەکەوە؟ بەڵێ کە پێ ئەچێ بەم چالاکیانەی کە باسیە. بەڵێ بە دڵنیایی دەمێکە ینی بەواتایەکی تر بەڕێستان بڵێم هەنێ تەلەبەم هەیە من 4 ساڵ 5 ساڵە دەرسی پێڵێم. چۆن نەزانی کە ئیتر ئەم خوێندکارە گەشتۆتە قۆناغێک کە ئیتر پرۆفیشناڵە؟ لە ڕاستیە زۆر ڕاستە. بەڕاستیە بەپێی ئەوەی کە ئەرشیفێکی دەوڵەمەنم هەیە، ئەرشیفەکەشم پۆلێن کراوە، یعنی بە شێوازێکی وا پۆلێن کراوە کە ئەمە سەرەتایە، ئەمە مامناوەندە، ئەمە سەر و مامناوەند، ئەمە پرۆفێشناڵە. ئەو فێرخوازەی ئەگاتە ئەو قۆناغە ئەو قۆناغی دوایین ئەرشیفی فێرگە بەواتای پرۆفێشناڵیەت. زۆر باشە. خوێندکارەکانت چۆن پراکتیکەکەن لە لای تۆ، چۆن ئامادە ئەبن؟ مەبەستم لەوەیە ڕۆژانە ئەبێ ئامادە بن لە لای تۆ؟ وەکووانە هەفتەی یەکوانە بە فێرخواز دەڵێمەوە. هەر لە سەرەتاوە بەم شێوەیە؟ بەڵێ هەفتەی یەکوانە بە فێرخواز دەڵێم، بەڵام ئەو وانەی کە من پێی دەڵێم فێرخواز دەتوانێت لە ماوەی
هەفتەیەکدا هەزمی بکات و پرۆڤەی لەسەر بکات و بتوانێت بیشێنێ. تەنها پراکتیک یان بە شێوەی تیۆریش هەندێک لایەن هەیە ڕەنگە پێویست بکاکە ژەنیارەکە بیزانێت. زۆر ڕاستە ئەگەر لەلایەنی ئەکادیمی و باس لەلایەنی ئەکادیمی کارەکەکەی بەدڵنیایی ئەکادیمیە و ئەم تیۆری هەم پراتیک هەر لەناو پراتیکا تیۆری لەناو تیۆریا پراتیک. زۆر باش ئەگەر تۆزێک باسی فلامینکۆمان بۆ بکەی چییە و مێژوەکەی چۆنە و پەیوەندیەکیشی بە فۆلکلۆرەوە هەیە؟ ڕاستیکی هونەری فلامێنکۆ هونەرێکی یاخیە بەهۆی هەڵبەتە باوەڕ ناکەم بتوانم لەم بەرنامەیە باس دە مێژووی فلامێنکۆ بکەم بەڵام زۆر وتارم بڵاو کردوتەوە لەسەری لە کۆڵینۆم لە بڵاو کردوتەوە لەسەری لە واڵەکەی خۆم بەڵام هونەری فلامێنکۆ لە کۆچکردنی قەرەجەکانەوە سەری هەڵداوە لە سەدەکانی 5 لە دوای سەدەی 5شەوە دواتر ئەم قەرەجانە لە هیندستانەوە کۆچیان کردووە بە ناوچەی مێزۆپۆتامیا و دەریای ناوەڕاستە دواتر لە ئەندەلوس گیرساونەتەوە دواتر بەهۆی ئەوەی کە بێدەرامەت بوون ئیشیان نەبووە بە چاوێکی سوکسەی کراون تەنها کارێک بیکەن بۆ بژیویشیانیان ژەنینی گیتار بووە سەماکردن بووە گۆرانی وتن بووە لە دوای ئەوە هەڵبەتە لە دوای ئەو سەردەمەوە فلامێنکۆ بە شێوەیەکی زۆر لە ڕادە بەدەر گەشەی کردووە بە شێوازێک گەشەی کردووە نەک لە ئەندەلوس ئێستا لە هەموو جیهانە تەنانەت لە زانکۆکانی جیهانیشە بە شێوازێکی ئەکادیمی خوێنرێ و لە هەموو جیهانیشە زۆر هەواداری هەیە و زۆر هەم ژەنیاری گیتار هەم سەماکار هەم گۆرانی بێش هەیە. لە کوردستان چەندێک پەرەی پێدراوە و بایەخی پێدراوە لە کوردستان هەڵبەتە زۆر جار باسی ئەەکەم لە زۆر بەرنامەیە زۆر جار لای بەڕێستان کە ئێمە کورسات ئەبێ پیشان بیدرێ هونەرێک ئەگەر باس دە هونەرێ بکەی باسکردن لە هونەرێک جیایە لە پیشاندانی هونەرەکە بۆ خەڵکی ئێمە پیشاندان گرنگە هەر مرۆڤ خەستەتی وایە ئارەزووی لەوێ بەرجەستەی بکە بە زیینوی ببینێ خۆشبەختانە ئێمە ماوەی 10 ساڵە هەڵبەتە یەکەم کۆنسەرتمانێمە لە شاری سلێمانی 2014 بوو پێم وابێ کورسات سپۆنسۆرمان بوو ئێمە لە تەلاری هونەر یەکەم کۆنسەرتی فلامێنکۆمان پێشکەش کرد نابێت هونەرەکە بۆ خۆی پێناسە بکرێت و خەڵک لە پێناسەکەی تێبگات بۆ نمونە هونەری فلامینکۆ هونەرێکی پڕە لە خۆشەویستی و هونەرێکی بە هەڵوێستە و دژی چەوسانەوەیە پێویستی بە ژیانکردنە داوای ژیان ئەکات زۆر ڕاستە هەنێشت هەیە هەنێ بابەت هەیە هەڵبەتە ئێستا چاخی مەسەر سەردەمی 50 ساڵ یا 30 ساڵ پێش ئێستانیە هەنێشتی ئەکادیمی هەیە مێژووی هەیە مرۆڤ دەتوانێت لە گوگڵ و لە ویکیپێدیا هەموو شتێک بەدەست بێنێت بەڵام ئەوەی گرنگە لێرە لە وەکو خۆم ینی بە تێڕوانینی خۆم ئەو شتانە باز کرێ ئەو شتانە پیشان بیرێکە پەیوەندی بە ئەزمموی زات خۆیەوە هەیە تاک خۆیەوە هەیە ئەم چۆن لەمە ئەڕوانێت چۆن چی دیویکی پیشان ئەدا ئەگەر نا وەکو ئەوەی کە هونەرێکی یاخیە هونەرێکی پڕ هەڵوێستە هونەرێکی پڕ عەشقە هونەرێکە کە پەیوەندی بە هەموو هەستەکانی مرۆڤەوە هەیە هەر لە دایکبوونەوە لە مردنەوە لە عەشقەوە لە لەدەستدانەوە لە پرسەوە بۆ ئەم هەستوو بۆ ئەم دۆخەتەرونیانەی مرۆڤ فلامێنکۆ فۆرمی هەیە هەر فۆرمێک دەلالەت لە دۆخێکی دەرونی مرۆڤ دەکا مەسەلا بۆ نموناگەر باسیکەن فۆرمی سیگریە هەیە لە فلامێنکۆیە فۆرمی لاوانەوەی پێڵێن یعنی پرسە فۆرمی تانگۆس هەیە یاخود ئەلیگریا هەیە ئەمانە فۆرمێکن بۆ نەشئە بۆ خۆشی لەبەرەوە ئەو فۆرمانەی کە فلامێنکۆیان پێکهێناوە هەر یەکەیان بۆ دۆخێکی دەرونی مرۆڤ کاریگەریەکی ئەرێنی هەیە بەو شێوازە باس لە فۆرمەکان ناکەم کە کاریگەریەکی ئەرەبێسکانەی هەبێ نەخێر فلامێنکۆ ئەگەر کەسێک لە ژیانیشە گوێی لێ نەگرت بێ کاتێک بۆ یەجە کەم جار گوێی لێگرێ هەست بە وزەیەکەکە یعنی تۆزێک بێزار دەکا لەوەی کە تەمەڵی نەکەی بە وزەبی ئەنەرژیەکی لە ڕادە بەدەریتە لە کوردستان پێویستمان پێێتی چۆن من حەزەکەم لێرەوە شتێک بڵێم هەڵبەتە بە تێڕوانینی خۆم
مرۆڤی ئەم سەردەمە بە تایبەتی وازانن دوایین خاڵ کە مرۆڤ پێویستی پێی بێ هونەر و ئەدەبە. من ڕێک بە پێچەوانەوە بیرەکەمەوە تاکە خاڵێک سەرەتای خاڵی یەکەم کە مرۆڤ پێویستی پێیەتی هونەر و ئەدەبە. بۆچی؟ مرۆڤ بە یەک شتەشی بە بەها بە بەها و شکۆ بەها و شکۆ لەکوێ لە هونەر و ئەدەبایە لەبەرەوە کە وەک بەڕێستان پرسیاری ئەوەتان کرد بۆ ئێمە پێویستە مرۆڤ پێویستی بە هەموو شتێکە بە هەموو شتێکە نەک هونەر بە مێر و لەو چلکە و چاواڵ و خۆڵ و تو بینینی گوێدرێژ و بینینی هەموو شتێک هەیە بۆی ببێ بە مرۆڤ بتوانێ ببێ بە مرۆڤ. زۆر باشە. کاک سامان ڤیدیۆیەک ئامادەیە سێرێکین لەگەڵ بینەران وەگەڕێینەوە. زۆر باشە. دەستەکانتان خۆش بێ کاک سامان. وەکو سەما چەندێک لێرە لە کوردستان گرنگی پێدراوە و سەماکارمان هەیە لەسەر وەکو بواری سەما ڕاستیەکەی کاریگەری وەکو تاکە کەس ینی مەسەلا بۆ نمونە دیرێکی هاوسەرم چەند ساڵە پێکەوە ئێمە نمایشەکەن و سەما پێشکەشەکە هەڵبەتە چەند فێرخوازێکی هەبوو بەڵام شتێک هەیە لە شەرقا بەگشتی و لە عێراق و کوردستان بە تایبەتی ئێمە تۆزێک مرۆڤگەلێکی پێشینە بڕیارین ینی پێش دادگایی بڕیاری خۆمانەین بەڵام هەر ئەوەنەی کچێک ژنێک کوڕێک 30 سانیە جیا بکاتەوە سێرچێ بکە بۆ سەمای فلەمێنکۆ بەس ئەوەنە 30 سانیە من لەو باوەڕام کە ئەو 30 سانیە هەموو ژیانیە بۆ ڕێهای چۆن چونکە مرۆڤ هەرچەنە هەنێشت هەیە مرۆڤ بە پێچەوانەی خستەتی خۆیەوەی کە ینی پێویستە مرۆڤ سەرەتا ئەزمون بکە دواتر بڕیار بات بەڵام بەداخەوە ئێستا پێشەوەی ئەزمون بکەین ئەمە بڕیاری زەڕور نییە ئەیتر ئەو هەنگاوە بنین ئێمەش بەدڵنیایی ئەمە پەیوەندی بە تاکی کوردەوە نییە مەسەلەی سەما و مۆسیقا و ئەدەب و هونەر و ئەم ژانرانە پەیوەندی بە تاکی کوردەوە نییە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە ئەگەر تاکێکی کوردی وەک مرۆڤێک بیر بکاتەوە تینووی هەموو بوارەکانە تینووە چونکە مرۆڤ تینووی ئەوەیە ڕێزی لێ بگیرێ مرۆڤ تینووی ئەوەیە لە ناوەڕۆکی مرۆڤ باسەکەم تینووی ئەوەیە بەرهەمی هەبێ تینووی ئەوەیە خۆشت پێویسترێ لە هەمووی گرنگتر وێنای بکەن لە مێشی خۆتانە ینی کەسێک ئەگەر خۆش نەویسترێ چەند قورسە ڕاستە لە ناو ئەو چالاکیانەی کە بە تایبەتی لە شاری سلێمانەیە کرێ ئێوە بۆچی هیچ چالاکیەکتان نێمە بەستم زیاتر لەو چالاکیانەی کە لە ناو خەڵکایە بۆ نمونە ئەو چالاکیانەی لەسەر شەقامن ئەو شوێنە گشتیانەی کە چالاکیەکانی لێ سازەکرێ چونکە هەستەکەم ئەمە زۆر باسمان لەوە کرد کە چەندێک پەیوەندی بە ناوی ئینسان و گزارش لە مرۆڤ و هەستەکانی مرۆڤەکات بڵێ ڕاستیەکەی باشترین شت ئەوەیە مرۆڤ لە بواری خۆیان سەرەتا بە ئەزمون بێ دوای خاڵی سەرەتایی دوای ئەزمون ئەوەیە بزانی چی شتێک لەکوێ لە کەیدا دەکەی هێشتا کۆمەڵگای ئێمە لەوانە بێ ئەو پەرسپێکتیفەی نەبێ ئەو گۆشەنیگایی نەبێ کە ئێمە بتوانین لەبەر دەرکی سەرا سەمای فلەمێنکۆ پێشکەش بکەین
لە حاڵەتێکە بەڵام خۆ ئەتوانن پارچەکانی خۆتان پێشکەش بکەن ئەتوانین پێشکەشی بکەین ینی ئەوەی کە هەزەکەم لە قەوزی کەشتیش تریش بڵێم ینی ئێمە کە ماوەی 10 ساڵە ئەم فێرگی فلامێنکۆ بە پێوەیە و بەرهەمی هەیە و ئامانجی پێکاوە تا ڕادەیەک و چەندین نمایش و کۆنسەرتمان لە سلێمانیا کردووە هەر هەموو نمایش و شتەکانمان پەیوەندی بە جوهدی خۆمانەوە هەبووە ئەگەر نا منیش حەزمە کرد نەک لە سلێمانی لە هەولێریش لە دهۆکیش حەزەکەم وەک زانیارێکی ئاسایی من بە بەڕێستان بڵێم لە کەرکووکەوە لە ڕانیەوە لە دەربەنی خانەوە لە بەغاوە لە بەسرەوە تەلەبێت بۆ فێرگەی سوولی فلامێنکۆ هەڵبەتە من حەزمە کرد هەم لە بەغاش و لە هەموو شارەکانی یا دیار بکرد بۆ نایانی بەلای منەوە مەسەلەیەک نییە شوێنێک مرۆڤی لێبێ ئێمە حەزەکەین لەوێ بین زۆر ڕاستە لە دوای ئەو ئەزمموی چەند ساڵێک کە هەتان بۆ بەڕێستان و لەگەڵ فێرگەکەش ئیتر ئێستا کاتی ئەوەیە کە چالاکیەکانتان زیاتر چڕکەنەوە و بەرهەمی زیاتر پێشکەش بکەن بەدڵنیایی وا هەست دەکەم کە ئەتانەوە ئیتر لە مودۆ زیاتر خۆتان پیشان بن و زیاتر بچنە ناو خەڵکەوە زۆر ڕاستە ساڵی پار ئێمە سێ کۆنسەرتمان کرد یەکیان لە هۆڵی ڕۆشنبیری بوو دواتر پێم وابێ 5 مانگ لەمەوبەر 5 مانگ لەمەوبەر دوو کۆنسەرتی تر ینی باس لە کۆنسەرتەکەم شاکاری جیهانی ماژەن و حەڤە فێرخواز بەشدار بوون بە سەمایشەوە کۆنسەرتێکمان لە زانکۆی سلێمانی پێشکەش کرد کۆنسەرت دووەم لە هۆڵی ڕۆشنبیری بوو بیر لە دوو شتەکەم و ئێستا ئەمەوێت دۆمیانم بیر نەچێتەوە لەمە دووە من ئێمە حەزەکەین کۆنسەرتەکانمان وەرزی بێ یعنی هەموو وەرزێک نەک یەک کۆنسەرت چەند کۆنسەرتێک چونکە کاتەگۆریەکانی جیاوازە سەر ڕێسیتال مەسەلا ئەمە دووەم ڕێسیتالە هەفتەی پێشوو ڕێسیتالێکی پێشکەش کرد فێرخوازێکم لە فێرگە ئەمە دووەم ڕێسیتالێکێتە گەلەری ئارام ڕێسیتال تاکژەنە بەڵێ تاکژەن سبەینێ فێرخوازەکان شاکارەکان لە فێرگە ئەژنن دواتر پوختی ئەم نمایشە لە سینەما سالم ئەژەنرێ ئەمەوێ چالاکێکی جیاواز بەڵێ ئەوەی کە وتم بیر لە دوو خاڵەکەم وەیکیانم بیر نەچێ ئەوی کەشیان دەربڕینە یعنی ئێستا فێرخوازەکان چونکە پێگەیشتون حەزەکەن دەربڕن چونکە ئەگەر بە قسەکردنی مرۆڤ بە قسەکردنی مرۆڤی بچوێنین لەگەڵ مرۆڤێکا خۆشە بدویت 1000 وشە بزانێ ئەم مرۆڤی کە 1000 وشە ئازانێ زۆر جوان دەرەبڕێ بۆ حەزەکە دەربڕێ بەڵام لەگەڵ مرۆڤی کشاکە 50 وشە بزانێ لە ماوەی 30 ثانیە هەموو بابەتێک تەواو بێ زۆر باشە خەڵک چەنەنگ ئامادەن لە چالاکیەکان و کۆنسێرت و نمایشەکانتانە و فیدباکەکانیان چییە؟ زۆر پۆزیتیفە زۆر دڵخۆشکەرە چینی گەنجان بە تایبەتی چینی گەنجان زۆر چینی مام ناوەندیش چونکە ئێمە دەلالەت ینی ئێمە تعبیر ئەمانە تعبیر لە هەستی مرۆڤ بکەین مرۆڤ ناتوانانی تۆ پۆلێنی بۆ بکەی بە تەمەن هەموو چین و توێژێک ئارەزووی لە فلامێنکۆیە بەڕاستی ئەوەی بیبینێەوەی ڕۆژی ئێمەی بینی بێ لە سلێمانی لە کۆنسەرتێکە حەزەکات دووبارە و بینێتەوە جێی خۆشحاڵیە هەڵبەتە زۆر باشە کاکسامان بێگومان بەڕێستان جگەلەوەی کە میوزیسیانن نووسەر و وەرگێڕیشن پێم وابێ چەند بەرهەمێکیشتان هەیە حەزەکەم باسێکی بەرهەمەکانە بکەیت و چی تازەترت هەیە ڕاستیەکەی پێم وابێ ئەم هەفتەیە دوایین بەرهەمی پەمووک ئەگەڕێتەوە کە وەرنگێڕاوە 12 کتێبێتی ڕەنگەکانی تر هەڵبەتە کارەکانی پەمووک ئەوەنەی مابوو من وەرم گێڕان تەواوم کردن خۆشبەختانە دواتر دەستم کرد بە وەرگێڕانی چەند ڕۆمانێکی چەند نووسەرێکی تری تورکی یەکێک لەوانە ڕۆمانی دوایین 5 ڕۆژی پێغەمبەرە ڕۆمان نووسی تورک تەحسینی و جەلە ئەویش لەم چەند ڕۆژە ئەڕوا بۆ چاپ و لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبەکانم گشتیان و بە تایبەتی ڕەنگەکانی تر و دوایین 5 ڕۆژی پێغەمبەر لەوێ پیشان دەدرێت و دەستەکانت بە هیوای بەرهەمی زیاتر زۆر خۆشحاڵم کام ئێوارەیە لێرە بوویت زۆر بەڕێز سامانکەری میوزیسیان وەرگێر دووبارە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کورسات و بۆ بەرنامەی مەگازین بە تایبەتی هەمیشە بەسەرم دەکەنەوە زۆر سپاسانەکە